بله برا. ئەس ناوم قادر نادرە لە سوی تەلەفۆن دەکەم پرسیارێکمان هەبوو بله برا گیان. هۆی چی ئەو زیندانیانە نابنەوە محەتەی هەولێرێ یعنیوانە دوو مانگە حکوم دراینا چه؟ ئەو پێنج زیندانیەی بادینان ئەتۆ دەزان چیە تۆ دایمە فێر بوو لە لای باسی من دەکەی ئێساش پرسیار لە من دەکەی. ئێجە چیە لۆ قابلە تو بەس پرسەکی باڵای حکوومەتی کو بەعسد ناکرێ ئەمە خزمەتکاریە وڵاتەیمە مادەم ئێوە پرسیار دروی چی کرا بوختان بکەی تا ئەو دەنگە تەزیل دەکەم ها ئەو دەنگە تەزیل تەزیلیکە ئەتو سە جار گوتیتی هەندە 3000 بەڵتە چیە ئەرێ وەڵا وەتگۆچیە بە مەبدەعم وەتگۆچیە فکریە چییە چییە تۆ لەوێ ئەی چێ ئەوانەی بارەگا دەسوێنن ئەوانەی تاقیق خەڵک دەکەن بەهەرحاڵ ئێستا چێشەک نییە با نەچینە سەر ئەو باسە ئەتۆ هار بووی ئەتۆ هار بوو لەسەر لاهوری چ عێلاقم بە لاهوراوانەدا کاکە ئەوە من دەوێرم برێم نەفرەت لە لاهوری بەزە تو دەوێری برەی نەفرەت لە مەسروری کوڕە من نەفرەت لە ئاژەلیش ناکەم تو شەرم ناکێ نەفرەت لە خەڵک بکێ ئەی چۆن یەکێک تۆ لە وڵاتێکی دیموکراسی دەژی تۆ لە وڵاتێک دەژی پڕی دیموکراتیەتە بۆ خۆت لەوێ نانی سۆشیال ئەی چێ ئەو خەڵک ناکەی جنێو بدەی تۆ عیب ناکەی جنێو بدەی ئێستا من جنێ بە ئاژەلیش نادەم کورە بابەت و خەڵک تیرۆر دەکەی کاکە ئەستاتە گومانە لەسەر چەندین تاوانت کردیە ئەتو چ قسەی بریقەدار دەکەی چێ نەزانی ماندێلای ئەتو یەک دەلیلم بۆ بێنەکە ئەی چێ ئەو خەڵکەی لە زیندان دەگری و ئەزیێت دەدا تیرۆر کردووە ئال مۆسالن دژمنی کوردستانم تیرۆر کردووە ئال مۆسالن ئەی چێ ئەو خەڵکەی ئەزیێت دەدا نانا چێ ئەو خەڵکەی ئەزیێت دەدا یەک دەقا چێ ئەو خەڵکەی لە زیندان ئەزیێت دەدا ئەو خەڵک ئەجا من دەلیلی ڤیدیۆت لە چێ لۆ بینم من خزمەتکاری ئەو وڵاتەیمە من خزمەتکاری مەفعود بارزانانی و ڕێبازەکەیمە بکوژێم نەکوژێم ئەی چێ سەردەشی تیرۆر کرد چێ سەردەشی تیرۆر کرد کاکەسە پرسیارەکە لێکەن واز بینە لەو حکایەتە مێشەی تێدەگەی بەسە بکە ئەتو ئەو تۆ لە وڵاتێکی نانی سوسیال وەردەگری لەوێ لە پشت باشە شەرم ناکەی لە خۆت بۆ عمرەوە درۆی دەکەی کە ئەمن لە سوسیالم شەرم لە خۆت ناکەی تو شەرم لە خۆ ناکەیت لە تیرۆری خەڵک دەکەی ئارێ وەڵا ئەم دڵنیام لەوەی تۆ بەشەشی لەو سیستەمە ئەوەی ئێرهابیە ئەو خەڵکەی لە هەولێرە گیرا و کوژە چێ کردی ئەو خەڵکەی لە تاقیقی لێ دەکرێت چێ دەکات کورە بابە عیبە بەو زمانی قسە مەکە چاوەکەم عیبە تو بەرپرسە چێ ئەمنی ئەو زمانە لوسا کوڕە لە پشت لاپتۆپێک دانیشتووی فشتە دەدانیشە بۆ خۆت عیبە ئێستا وەرە بەڕێ وەرە ئەنگۆلۆ ئەزیەتی و پێنج زیندانێ دەدەن وەکو هەموو زیندانەکانی دنیا قانونە لێرە هەر کەسێ تووشیان وڵاتەی بێ سزای خۆ وەردەگرێت بە ئەقەی ناگەن ئەوە دامانە ئەو تاوانەشتان کرد وەکو هەموو تاوانەکانی کە بەس لۆ تەحویلی محەتەیان ناکەن لۆ مەهاجەیان و چ خەڵک نییە ئەتو لە ئاسایشی لە ئاسایشی گشتی ئەتو بەرپرسی ئەم بەرپرسی چمە ئەوڵای ڕائیدی ئەتو تاقیق لە خەڵک دەورەوە کەسێکی چلکاوە خۆڕناوی من دێنە نازانشی کوورەتە بۆ تو دەتەوێت مەسئول بی و باسی شت نەکرێتەوە تو چی شعر دەنووسی تۆ دەزانی ئەگەر تو های باست دەکەن ئەگەر تو هیچنی باست ناکەن کورە با باز لەو قسە بکە هەموو کەس باز دەکرێت بەس چێ باز دەکرێت سەدامیش باز دەکرا قاعیدەش باز دەکرێت داعشیش باز دەکرێت کورە بابە بارزی چ و عاریزی چاوەکە من لە ئەوروپامە لە خۆشترین وڵاتم ئەتو باش دەزانی ئەتو لە ئاسایشی ئەگە بەڵگەکە تێلۆ لەسە من بە دیار نایەخی خۆ لە تو ساڵی کەش بە زمانی تۆ قسە ناکەم کورە تو منداڵ بازاڕانی قسەی دەکەم منداڵ بازاڕانی شەرمە شەرم کاکە کورە دەبابواز بێن ئەم بۆ ئەوی ڕەخنەتان لێ بگری شت لە چییە لە پشت لاپتۆپێکی داهانیشتی دەنجی خەڵکی تەسجیل دەکەی باسی خەڵکی دەکەی باسی ناموسی خەڵکی دەکەی کوڕە دەدانیشە تخوا بە جدیەت و بەرپرسە چی باڵای پلە چیە لە ئازایش تخوا بزانم ئەو ئاستە نزمەت هەیە بەس بزانم
لە قسەکردن ئەگەر ئاستی من وەکو ئاسی تۆ نەزم بە ڕاست خۆمی دەحاڵ ئێ وەڵی ئێستا بە سیارێ بڕۆ ناو بەحری قەندیلی ئێستا بڕۆ ئێستا لە چێندەر ئاوزەیە بڕۆ خۆت ئەوەکە ئێستا ئەمنەوەی بڵاو دەکەمەوە با خەڵک بڵێتی عیبە حیا یعنی ئیسا شەر دەکاتەوە کەسی وەکو تۆ لەسەر پشتی ئێ براکەم بۆ چیمان کردیە لاپتۆپی چێ ئەمە لێرە ئەنفالمان بە جینۆساید ناسا یەک دقە تاکە کوڕە خەڵک ئەو قڕنی بیستوەیەک ئێ بابە ئەنگۆ بیر بکەنەوە ئەنگۆ دار و بەتف و نەعلەتتان لێ دەکا وڵاتێکی دیموکراسی و قادر نادر شەکەر و نازار باشە دوو کتێب بخۆت بخوێنەوە باش تخوا معقولە ئەمن تف و نەعلەت دەکرێمیان ئەنگۆنا